هاوڵاتیان ڕێکار و ڕێنمایە خۆپارێزیەکان جێبەجێ دەکەن لەگەڵ هاتنە دەرەوەیان لە ماڵ و چوونە سەرکارەکانیان دەستکێش و دەمامک بەکاردەهێنن. کاتێک ئێمە دەرەوە ئەو ڕێنمایانەی کەوا لایەنە تەندروستیەکان دووپاتیان کردەوە بۆ خەڵک و ڕێیان گاندووە کە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خۆمان بەدوور گرینەوە ڤایرۆسە. من تا حەدێکی باشە توانم بڵێم وەکو خۆم جێبەجێیانەکەم. قەرەباڵخێک ناپێویستەکان بە دوورەگرم. دووەم ئەو دەمامک و دەستکێش و شتانەی کەوا ئەبێتە هۆی خۆپارێزی لە ئەو ڤایرۆسە ئەوانە بەکاردێنم. فەرمانبەرێکە لە دایرەش ئێساش داوامەکەین هەر بە حکمی ئەوەی کە خۆمان داوامەکەین لەگەڵ بڵێن فەرمانبەرەکانی ترەوە هیچ ڕێنمایەکان جێبەجێکەین کە بێشینە دەرەوە بێت لەگە خەڵکە هەم ئەوانی کە دەمامک نابەستن یان دەستکێش نابەستن تکان یەکەم دەمامک دەستکێش ببەستن چونکە ئەمە کارێکە بوو هەم لە ڕووی مرۆڤایەتی هەم لە ڕووی دینیەوە پێویستە لەسەر هەموو ئینسانێک ڕێنمایەکان جێبەجێکە. پابەند بە ڕێنمایەکانی تەندروستیەوە خۆپارێزی بکەن زۆر چارەسەری کورۆناوە. خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. ئەم وتەیە زیاتر کاردانەوەی هەیە لە لای هاوڵاتیان لە پێناو خۆپاراستنیان بە تایبەتی لەم کاتەدا کە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە زیادبووندایە. هاوڵاتیان ئێستا زۆر گرنگی بە ماسک و دەستکێش دەدەن بەڕاستی تاکە چارەسەر بۆ ئەوی خۆت بپارێزی لەم کۆرۆنایە بەکارهێنانی ماسک و دەستکێشە بووەتە نەریتێ بەڕاستی ئێستا لە ناو هاوڵاتیان لە ناو بازار لە ناو شارەکە جێ خۆشحاڵیە خەڵکێکی زۆر بەکارێنین هیوادارین بەردەوام بن چونکە ئەو ڕێنمایانی بەڕێبەراتی تەندروستی سیستەمی بڵاوی دەکاتەوە ئەگەر جێبەجێ بکرێ بە تەواوەتی ئینشاءڵڵا بێتە هۆی ئەوەی کەمبوونەوەی بە شێوەیەکی زۆر ئەم ڤایرۆسە لە ناو هاوڵاتیاندا. لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان بۆ خۆپاراستن و خۆبەدوورکردنیان لە شوێنە قەرەباڵغەکان. ئەوەشی پێویستە لەسەر هەر تاکێک جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکانە لە پێناو سەلامەتیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.